بۆ نمونە دەوێت دەری ببڕی کە تۆ ڕێزی هاوسەرەکەت ئەگریت. ڕێزی هاوسەر دەتەن هاوسەرداری ژیانێکی ئاڵۆزی پێکەوە بەسراوە. بەزێک ئەڵێن ئەگەر زۆر دۆستایەتیت کرد ئیتر بەعزێ ئاداب و شت نامێنێ لە بەینە. ئازیزانم ئەمە هەڵەیەکی کوشندەی نێوان ژن و مێردەکانە. ڕاستە تۆ لەگەڵ هاوسەرەکەت قسەی بێپەردەکەی، سوحبەتەکەی، جوڵەکەی، حەرەکاتی جۆرا و جۆرەکەی، خۆتەکەی بە هەزەلی هەموو شتێکەکەی، بەڵام خۆمە لە شخصیەتی تۆدا نابەزێنێت. ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ لە هەندێک شتا گوێی نەیتێ. بۆ نمونە ئافرەتی وا هەیە ئەڵێ مامۆستا ئاوات من مێردەکەم کێتەوە بۆ ماڵ قیا لە دەرگا خۆیەکە بە ژوورە وە کاتێکی ژەڕوا کاتێک زانین ڕۆشتووە. ئایا ئەمە طەبیعیە؟ هیچ کات طەبیعی نییە. ڕێزان 1000 ساڵ لەگەڵ ئینسانێکا بژیت، کەلام و عەلەیکت نەبوو، خواحافیزیت نەبوو، دەستخۆشیت نەبوو، شتانە طەبیعی نابن. هاوسەرەکەت پەرداخیاوە بۆیێنێ نەتوانی بڵێ دەستی خۆش بێت کەواتە تۆ هیچ تێ نەگەشتی لە مۆزوعی پەیوەندی. بۆیە ڕێزگرتن تۆ ئەبێ لە هەندێک شتا هەمیشە حساب بۆ ئیحساس و شعوری بەرامبەرەکەت بکەیت. نابێ بڵێ تۆ خۆش ژن و مێردین ئەو ڕەسمیاتی بۆچی؟ ئەوە ڕەسمیات نین. ئەوە دەرخەری ئەدەب و ڕەوشت و کەسایەتی و پێزانینی تۆیە. بۆی ئەگەر تا ئێستاکەش بە دیوێکا گۆڕاوە خزێ وەرەوە لە هەندێک شتا وا مەزانەکە طەبیعیە نەیڵێیت. بۆ نمونە لە عایلەیەکە نانەت جەژنە پیرۆزە ئەبرا ناچێ بە دایک و باوکی بڵێ جەژنە پیرۆز بگەت مازان ڕووی نایە بۆ دایمە بەیەکۆن لە ماڵە. وانییە ئەوە نیشانەی پەیوەندیکی فاشیلانەیە. جیوامان هەیە زۆر مەحبوبە، زۆر کراوەیە، منیشی کەمە، لەگەڵ دایکیشی هەروایە، لەگەڵ باوکیشی وایە، لەگەڵ سوکار و خوشک و براکەشی هەروایە. لە هەندێک شتا زۆر هەستەکەی پێزانە. لەبەرەوە ویستت بە تەمرینە. هەنێک جار مە لە دەوروبەرەکەمانەوە هەندێک شتی جوان هەیە فێری نەبووین. توانین ئەمڕۆ فێر بین، ئەتوانین ئەمڕۆ تەمرین لەسەر بکەین، ئەتوانین ئەمڕۆ سنوورەکان تۆزێ جیاکەینەوە،